کە ئینسان کاتێک کە ناتەبا بوو لە ناو خۆیدا هەرچەند ئەوانە برای یەکن، براو خوشکی یەکن، خوشکی یەکترن، ناکۆک بوون، خۆشەویستیەکان کاڵ دەبێتەوە وردە وردە، پاشان لەوە دەچێ بگاتە ئاستی پەنا بەخوای پەروەردگار سەنگەر لە یەکگرتن، خوێنی یەکتر ڕشتن، ماڵی یەکتر داگیرکردن. جا پاشان بڕۆ لە خێزانێکەوە بۆ گەڕەکێک، بۆ شارۆچکەیەک، بۆ شارێک و بۆ وڵات و گەل و میلەتێک. و ئینسان کاتێکەوە تەبایە هیچ کێشە و گرفت لە ناو خێزانەکەی دانیە، هەمویان دەستیان لە ناو دەستی یەکدایە، پشتی یەکتریان گرتووە، ئەو خێزانە قەدر و حورمەتیان هەیە لە ناو خزمەکانیاندا، لە ناو دانیشتوانی گەڕەکەکەیاندا، لە لای دەر و دراوسەکانیاندا، لە لای ناسرا و میوانەکانیاندا. کاتێک کە خەڵک دەبینی ئەمانە چەند تەبان، کە تەبان چەند ڕێز لە یەک دەگرن، چۆن پشتی یەکتریان گرتووە، هەموو خەڵک احترام و ڕێزیان لێ دەگرێت. دانیشتوانی گوندێکیش بە هەمان شێوە، دانیشتوانی شارێکیش، دانیشتوانی وڵاتێک، گەل و میلەتێکیش کاتێک کە پشتی یەکتریان گرتووە کە بەیەکەوە تەبان، کە ناکۆچیەکانیان وەلا ناوە، کە لەسەر خاڵە هاوبەشەکان کۆ دەبنەوە. چونکە مرۆڤ بە بێگومان لەگەڵ ئەگەر دوو کەسبی هەموو ژیانت خاڵی هاوبەش نییە، بەڵام ئەو کەسانی کەوا بەردەوام خاڵە هاوبەشەکان دەدۆزنەوە، وەکو ئەو کەسانە نین کە دەڵێ لە وێنەیەکە کە 100 شتی وەکو یەکە تۆ بگەڕێ 7 خاڵی جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە بدۆزەوە. یا باشە بۆچی مشکی خۆت عەزیەت دەی ورد ورد بگەڕێی بە دووی 7 خاڵی ناکۆچی نێوان دوو وێنەدا، ئەی بۆ نەگەڕی لە نێوان ئەو دوو وێنەیەدا 100 خاڵی هاوبەش زیاتر هەیە. باشە 100ەکە باشتر نییە گفتوگۆی لەگەڵ بکەی تەبایی لەسەر بنوێنی بەیەکەوە دانیشی بیکەی بەمایی دروستبوونی خۆشەویستی بە دڵنیاییەوە بەڵێ. بەڵام بەداخەوە ئێمە هەر لە منداڵیەوە فێری ئەوە دەکرین ئەگەر دوو وێنەمان بینی بەردەوام چاومان لەسەر ئەوە بێت جیاوازیەکانیان چییە، بەڵام چاوی خۆمان داخەین ئەو لاپەڕەیە لەبەر چاومان لابین کە لە سەدان شتا ئەم دوو شتەی ئەگەر لە 6-7 خاڵە جیاوازیان هەبێ لە 100 خاڵە خاڵی هاوبەشیان هەیە. جا چێوا دەکاکەوە دووبەرەکی دروست بێ لە ناو خێزانەوە تا گەل و میلەت تا گەلانی جیهان. چێوا دەکە بەڕێزان کە ئەم تەباییە دروست نەبێ، ئەم خۆشەویستیە ئەگەر هەبێ کاڵ بێتەوە و نەمێنێ. یەکەمیان بەداخەوە دەوری دایک و باوک. دایک و باوک چەندە دڵسۆزی منداڵەکانیەتی، هەموو منداڵەکانی خۆش دەوێت، بەڵام کاتێکەوە ژیرانە هەڵس و کەوت ناکە، فەزڵ و ڕێزی منداڵێکیان دەدا بەسەر منداڵێکی تریاندا. لە چیدا؟ لە بەخشیندا. شتێک بەمیان دەبەخشێ، ئەم مناڵشیان فامی کردوێتەوە، حەز بە هەموو شتەکان دەکە، حەزی هەیە، خولیای هەیە، تموحی هەیە، سەیری باوکی دەکا، سەیری دایکی دەکا. کاتێک کە لەبەر چاوی ئەوان، لەبەر چاوی ئەوە دەبەخشن بە ئەمەیان، لە بواری بەخشیندا جلوبەرگی بۆ دەکەن، پێڵاوی جوانی بۆ دەکەن، هاندی موبایلی تازێ بۆ دەکڕن، گەورە بۆ ئۆتۆمبیلی بۆ دەکڕن. عزرێکیش ناهێنەوە بۆ ئەم بڵە کوڕی شیرینم، کچە شیرینەکەم، با ئەم بۆ ئەم کاکە، با بۆ ئەم دادەیە ئەمڕۆ ئەو شتە دەکڕین چونکە ئەم زەرورترە پێی، ئەوە گەیشتۆتە ئامادەی، گەیشتۆتە پەیمانگا، گەیشتۆتە زانکۆ، بەئیزنی خوای گەورە 1-2 ساڵێکی تر سەرەی تۆش دێ بۆ تۆش دەکڕین. بۆی ڕوون ناکاتەوە کە ئەمە ڕەم بە پێویستی ئەم قۆناغە بێ کە ئەم بابەتانی بۆ دابینکە، بەڵکو هەر زۆر بە ڕوشکاندنەوە لەبەر چاوی ئەو بەخشەکانی بەسەر ئەمە دەبارێنێ، وەکو باران بەسەریا دەبارێنێ، بەڵام ئەمی مەحروم کردووە. هەروەها لە بواری سۆز پێداندا، جاری وا هەیە لە بواری بەخشیندا باوکو دایکەکە بە یەکسانی بە هەردوو نەوەکانیان، یان 4 نەوەیان هەیە، 4 منداڵیان هەیە، بە هەر 4یان دەبەخشن، وەکو یەک پێیان دەبەخشن، جلوبەرگ وەکو یەکە، ژووری نووسن هەمووی وەکو یەکە، پارە پێدان وەکو یەکە، بەڵام لە سۆز بەخشیندا وەکو یەک نین. لە سۆز بەخشیندا پێیان جیاوازیان دەکەن، زۆر بە ڕووی خۆشەوە دەیداتە دەست ئەمیان، 50,000 داوەتە دەست ئەمیان، زۆر بە ڕووی خۆشەوە دەست بەسەر یادێنێ بە قوربانی دەبێت. خۆ 50,000شی داوەتە ئەوەی تریان، بەڵام ئاوا بۆی فڕێدەدا، بەڵام ناوچاوانی گرژە، بەڵام ڕووی تاڵە، بەڵام بە قوربانی نابێ، بەڵام دەست بە سەریان ناهێنێ. ئەمە هەر لە ڕووی مادیەوە وەکو یەک بوون، بەڵام لە ڕووی سۆزەوە ئەمیانتدا ڕووخان، فەزڵی ئەمیانتدا بەسەر ئەویاندا. جا ئەو نایە تۆڵە لە تۆ بکاتەوە، دەسەڵاتی تۆی نییە، دێت تۆڵە لە براکەی دەکاتەوە، تۆڵە لە خوشکەکەی دەکاتەوە،
ڕقی لی دەبێتەوە بەلەمپەری بەردەمی خۆی دەزانێ ئەمجا ئەمە بەڕێزان ئاگاتان لێبێ هەر بۆ منداڵەکانی خۆت نییە هەر بۆ کڕوکچەکانی خۆت نییە لە ناو ئەندامانی خێزانەکەتدا بەڵکو بۆ نەوەکانیشیانە تۆ جەنابەت دوو کوڕت هەیە هەردووکیان خێزان و منداڵیان هەیە کاتێ ئەمیان دێتەوە بە سەردان بۆلات یان لە ناو ماڵەکەدا لەگەڵتان یان لە دەرەوەی خێزانەکەی خۆتن و ماڵ و حاڵی خۆیان هەیە یەکیان دێتەوە دەست بەسەر منداڵەکانی دادێنی لە ئامێزیان دەگری لەسەر باوەشی خۆتدان دەنیشێنی خواردنیان بەدەمەوە دەکەی بەڵام کاتێک کە کوڕەکەی تر یان کچەکەی تر کە هاتەوە ماڵەوە بە سەردان یان کە لەگەڵتایە منداڵەکانی ئەوت ئیهمال کردووە لە باوەشیان ناگری سۆزیان نادەیتێ دەستیان بەسەران ناهێنی نایان لاوێنیەوە ئەم ئینسانە ئەم کچەت ئەم کوڕەت هەز دەکا باشە باوکم باشە دایکم بۆچی لە بۆ منداڵەکانی براکەم بۆ منداڵەکانی خوشکەکەم ئەوەندە بە سۆزە باشە منداڵەکانی من چ تاوانێکیان هەیە باشە من چ گوناهێکم هەیە من چه خراپەیەکم هەیە جیاوازیمان چییە یەکسەر ڕقی لە براکەشی و لە برازاکانی دەبێتەوە ڕقی لە خوشکەکەی و لە خوشکەزاکانیشی دەبێتەوە خۆشەویستی هەبوو خی گەورە خۆشەویستی ناو ئەم خێزانەدا دروست کرد بوو بەڵام باوک و دایک کردیان بە دوژمنی یەک یان بەم نەوەیان دەبەخشێ بە نەوەی نەوەکەی دەبەخشێ بەخوا بە ئەمیان نابەخشێ ئەمیان منداڵی دەبێ حوتمی بۆ دەکا حیوانی بۆ سەر دەبڕێ ئەمیان منداڵی دەبێ هەر ئەگەر 10,000 بداتێ بۆ ئەویان ملیۆنە دیناری سەرف کردووە لە عقیقە و لە مەڕە منداڵە و حوتمدا بەڵام بۆ ئەمیان لەوە چێ 10,000 بۆ خسپێتە زەرفێکەوە یان 25,000 بۆ خسپێتە زەرفێکەوە ئەم چاوانە دەبینێن ئەم گوێیانە دەبیستن کاتێک کە فەرقتکردن لە نێوانیاندا بە دڵنیاییەوە پەرتت کردن فەرقت کردن پەرتت کردن جیاوازیت خستنە نێوانیانەوە کردت بە دوژمنی یەک